لە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێرجان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 پێشکەش دەکەین. بامەبەستی ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان شاندی دەم پارتی بەرەو ئیمراڵی بەڕێکەوت. کەمێک پێش ئێستا شاندی ئیمراڵی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی بۆ دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان بەرەو دوورگەی ئیمراڵی بەڕێکەوت. شاندەکە لاپەروین بۆلدان جێگری سەرۆکی پارلەمان و مەدحات سانجار پەرلەمانتاری مێردین و ئۆزگۆر ئۆرۆل پارێزەری نووسینگەی یاسایی سەدا پێک هاتووە. براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی پشتیوانی لا پێدانی ئەو خەڵاتە دەکەن با ڕێبەرۆجەلان و بۆ ئەوەش ناوەکەی ئاڕاستی دامەزراوە نێونەتەوەیەکان دەکەن و دەڵێن پشتگیری بەڕێز ئۆجەلان دەکەین بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبێل و نیگەرانین لە هەلومەرجی 26 ساڵ زیندانی بوونی. جودی ویلیامز و شیرین عەبادی کە هەردووکیان خەڵاتی نۆبێلیان وەرگرتووە لە نامەیەکدا بۆ دامەزراوە نێودەوڵەتیەکان داوای ئازادی و بەشداربوونی تەواوی ڕێبەرۆجەلان لا پرۆسەی ئاشتیدا دەکەن. جودی ویلیامز و شیرین عەبادی وەک نوێنەری 88 هەڵگری خەڵاتی نۆبێل نامێکیان نردووە و لە نامەکەیاندا داوا لە نووسینگەی ئەنجومەنی وەزیرانی ئەوروپا و دادگای مافی مرۆڤی ئەوروپا و CPT و نووسینگەی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان دەکەن ڕێبەرئۆجەلان ئازاد بکرێت و بەشدارێکی تەواو و بێ ئاستەنگ بۆ پرۆسەی ئاشتی بێتاکایەوە. لە نامەکەیاندا ئاماژە بۆ دەکەن کە ئەوان پشتگیری لە بانگەوازەکەی ڕێبەرئۆجەلان دەکەن و نیگەرانن لە ئەوەی کە 26 ساڵە لە زینداندایە. هەروەها براوەکانی خەڵاتی نۆبێل نیگەرانی خۆیان دەربڕیەوە و جەخلەوە دەکەنەوە کە هیچ هەوڵێکی دامەزراوە ئەوروپایی و نووسینگەی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان بۆ بەڕێز ئۆجەلان دیار نییە و مافەکانی بەڕێز ئۆجەلان لە چوارچێوەی یاسای بنەڕەتی تورکیا و یاسای ناوخۆ و یاساکانی یەکێتی ئەوروپا و یاسای نێونەتەوەیدا پارێزراون، بەڵام بە گوێرەی ئەوەی کە دەبینرێت ئەمانە گزارش لە هیچ ناکەن. هەروەها تووشیانەتە سەبارەت بەستە لە نوێ دەستپێکردنەوەی دانووسانەکانی ئاشتی و وەک نوێنەر و ڕێبەری سیاسی ڕەوەگەلی کورد بەڕێز ئۆجەلان پێویستە ئازاد ببێت و ڕێگە بدرێت کە بە شێوەیەکی تەواو بەشداری لا پرۆسەکە بکات. هەروەها ئەو دوو ژنە ئاشتی خوازە دەڵێن ئێمە بە بانگەواز بۆ هەموو ئەو دامەزراوانە دەکەین کە بۆ پاراستنی مافەکانی بەڕێز ئۆجەلان بەرپرسیارەتی خۆیان بەجێبێنن. بانگەوازیش بۆ نووسینگەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا دەکەن کە بڕیاری دادگای مافی مرۆڤی ئەوروپا کە لە ساڵی 2014 لا دژی سزای زیندانیکردنی هەتاهەتایی قورس کرا و داویەتی جێبەجێ بکرێت و مافی هیواش گەرنتی بکرێت. هەر لە نامەکەیاندا باسییان لەو کردووە کە بانگەوازی ئاشتی بەڕێز ئۆجەلان لا سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکانەوە تاکو زۆر حکوومەتی وڵاتان لە ئەندامانی پەرلەمانی ئەوروپاوە تا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سەرانسەری جیهاندا لە چوارچێوێکی بەرفراواندا پشتگیری نێونەتەوەی وەرگرتووە و ئەردۆغانیش قبوڵی کردووە کە تاکە ڕێگەی ئاشتی لە نێوانگەلانی تورک و کووردا دیالۆگ و دانوستاندنە لەگەڵ بەڕێز ئۆجەلان. ویلیامز و عەبادی ئەوشیان خستوتە ڕوو کە ئەم بارودۆخە لەگەڵ دیدارەکانی ئۆسلۆ و پرۆسەی ئیمراڵی باشێوەیەکی کراوە هاتوۆتە ئاراوە و داواش دەکەن کە بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت و بتوانێت باشێوەیەکی تەواو و بێ ئاستەنگ بەشداری پرۆسەی ئاشتی بکات. بەشی دووەمی چاوپێکەوتنی ڕۆژنامەی یەنی یەشام لەگەڵ جەمیل بایەک بڵاو کرایەوە و کە سەبارەت با دوایین پێشاتەکانی پەیوەندیدار با پرۆسی چەکدانانی پەکەکە و پێکهێنانی لێژنە پەرلەمانیەکەی تورکیایە. جەمیل بایەک هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری کەجەکە با پێویستی دەزانێت هەلومەرجی ئازاد و کارکردن بۆ ڕێبەرئۆجەلان بڕەخسێندرێت بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی و دەڵێت وەک پەکەکە ئەو هەنگاوانەمان ناوە کە پێویست بووە و بۆیە داوا لە تورکیا ناکەین بڕیاری لێبوردونمان بۆ دەربکات، بەڵکو داوای یاسای ئازاد و دیموکراتیک دەکەین بۆ هەموو گەلانی تورکیا. جەمیل بایەک سەرنجی خستە سەر ئەو تێگەیشتنەی کە دەوڵەت یان دەسەڵاتداری لەم پرۆسەیەدا دەیەوێت بیئافرێنێت و دەڵێت هەوڵ دەدەن تێگەیشتنێکی لەو شێوەیەدا بهێنن کە بڵێن لا دژی پەکەکە تێکۆشاین و لە ناومان بردو ئیدی هیچ ڕێگەیەکی جیاواز لە پێش پەکەکەدا نەماوەتەوە بۆیە ملکەچیان دەکەین. پەکەکە تەفگەرێکی شکست خواردوو نییە بە پێچەوانەوە، تەفگەرێکی لەو شێوەیە کە گەیشتوتە ئاستێکی نێونەتەوەی. ئەوها بایەک دەڵێت ڕێبەرئۆجەلان بووە بە هیوای ئەو هێزانەی
خۆشەویستەکانی لە جیهاندا لە دژی سەرمایەداری تێدەکۆشن بۆیە هەموو ئەو قسە و باس و خواسانی دەسەڵات و دەوروبەرەکەی کاخواستویانە بیئافرێنن هیچ و بێمانایە. هەروەها لا درێژی قسەکانیدا جەمیل بایەک دەڵێت هەڵ دەدەن بڵێن گوایە ڕێبەرۆجەلان پەکەکە ئەو هەنگاوەی کە لەو جەورەی دەینێت کە ئێمە ناچاری ئەو هەنگاوانیان دەکەین، بەڵام پێویستە ڕایگەشتی زۆر باش ئاگاداری ئەمە ببێت. هەموو ئەو هەنگاوانی کە تا ئێستا نراون بە دەست پێشخەری ڕێبەر ئۆجەلان هەڵگیراون و تەفگەریشمان بۆ ئەوەی هەنگاو و خواستەکانی ڕێبەر ئۆجەلان جێبەجێ بکات بۆ تا پشتیوانی ڕێبەر ئۆجەلان و دەستی بەهێز کردووە. هەروەها جەمیل بایەک دەڵێت ڕێبەر ئۆجەلان و تەفگەرەکەمان هەنگاویان ناوە گەیشتوتە ئاستێک و بەرپرسیارەتی خۆی لە پێش گەلاندا جێبەجێ کردووە. جگەل لەمە بۆ ئەوەی پرۆسەکە پێش بکەوێت دەبێت دەوڵەتی تورک و حکوومەت هەنگاو بنێت کە تا ئێستا هەنگاوێک نەناوە و بە شێوەیەک لە شێوەکان کەمێک گۆشەگیریان سوو کردووەت و هەر ئەوەندەیە لەبەر ئەوەی گۆشەگیری درێژەی هەیە ئیدی هەنگاوی نوێ لەم شێوەیە ناتوانرێت بنرێت و بۆ ئەوەی هەنگاوی نوێ بنرێت دەبێت هەلومەرجی کارکردنی ڕێبەر ئۆجەلان بگۆڕن و کۆتاییش بە سیستەمی ئیمراڵی بهێنن. لە بەردەوامی قسەکانیدا جەمیل بایەک پەیوەست بە و باسوخواسانەی کا لە نێو کۆمەڵگەدا دەکرێت گوایە پارتەکانی دەم پارتی و جەهەپە و ئاکەپە لە ڕێککەوتندا دەڵێت ئەو شتەی ئەوەی کە شتەکان دیاری دەکات کووردە، بەڵام کورد لا پێگەیەکی ئەو تۆدانیە هێندێک لایەن بکاتە دەسەڵات و هێندێکیش لا دەسەڵات بخات. ئامانجی کوردان دیموکراتیزەکردنی تورکیایە و پێکێنانی یاسای ئازادیە نووسینەوەی دەستورێکی دیموکراتیکیە با گوێرەی خواست دەکەیت. ڕوا دەشڵێت ئەو پێگەیەی کورد هەیەی پێگەیەکی وایە کە ناوی دەنین ڕێگەی سێهەم، نەدەکەوێتە خزمەتی دەسەڵات و نەدەکەوێتە خزمەتی ئۆپۆزیسیۆنەوە. هەروەها جختیشی لەوە کردەوە کە پێویستە زۆر بە دروستی لێکدانەوەی بۆ بکرێت و ئەم هەڵسەنگاندنانەی بۆ مەراسمی چەک سووتاندنی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کرد. جەمیل بایەک ڕایگەیان بێگومان ئەمە ماناداریەکی هەیە بەم بۆنەیەوە ویستمان ئەم پەیامە بدەین لە دۆخێکی لەم شێوەدا کە جیهان بەرەو بچووکبوونەوە دەچێت و ناتۆ بەرەو بچووکبوونەوە دەچێت. لە ڕۆژهەڵاتی ناوینی شەڕ ڕوو دەدات ئێمە چەکەکانمان سووتان، ئەو بەو مانایە دەت کە ئێمە دەمانەوەت جیهان لە چەک ڕزگار بکەین و هەروەها پەیامێکی دیکەشی هەیە کە ڕابردوو نەریت و چاندی کوردی هەیە، نەورۆز هەیە، ئاگر هەیە. ئێمە ڕۆڵەی ئاگرین و بە سووتاندنی چەکەکان بەڕوون و ئاشکرایی نیشانماندات کە دەمانەوێت سەردەمێکی نوێ بێنینە ئاراوە. نیشانی هەمووانماندا کە جارێکی تر نامانەوێت چەک هەڵبگرین، نامانەوێت بەردەوامی با تێکۆشانی چەکداری بدەین و واتە چەکەکانمان سووتان. سەبارەت بە گەڕانەوەی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کە چەکەکانیان سووتان بۆ تورکیا بایەک دەڵێت بۆ ئەوەی بتوانن بچن پێویستە یاساکان گۆڕانکاریان بەسەردا بێت و یاساکانی دێژە تۆرۆر لە ئێستادا بەردەوامن و وتی لە ئێستادا ئەو هەواڵانە کە چەکەکانی خۆیان سووتاند نایانەوێت جارێکی تر چەک هەڵبگرن. هەرخۆی ئێمەش وەک تەفگەر بەڕاستی نازانین ئەم هەواڵانە جارێکی تر چەک هەڵبگرنەوە. بێگومان ئەم هەواڵانە کێشەی ئەمنیان هەیە و ئێمە ئاسایشیان لە ئەستۆ دەگرین و پێکی دەهێنین. هەروەها ئەوان وتویانە جارێکی تر چەک هەڵ ناگرن و ئیتر بێرچەکن. دەشڵێن دەمانەوێت لە گۆڕەپانی سیاسەتی دیموکراتیکدا کار بکەین. ئەگەر ئێوە زەمینە یاسایی ئەمە بسازێنن ئێمە چیتر نامانەوێت چەک بەکار بهێنین. بۆیە جەمیل بایەک دەڵێت لەبەر ئەوە ئەو هەواڵانە ئێستا لەنێو ئێمەدا لە ئاسایشدان و بێرچەکن. هەروان لەو چوارچەوەشدا جەختی لەوە کردەوە کە ویستیەتی یاساکان گۆڕانکاریان بەسەردا بێت. لە ناوەندی کەلتور و هونەری کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور خولی پەروەردەی شەهید بەرخۆدانگۆی لەسەر پەرتووکی ڕێبەرۆجەلان با ناوی مانیفێستۆی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەستی پێکرد. هەموو ئەندامانی ناوەندی کەلتور و هونەر و ستێرازێڕین کاژمارەیان زیاتر لە 60 کەسە بەشداریان لە خولە پەروەردەکەیە کردووە. هەروەها لا پەروەردەکە ڕێزگرتن لە تەواوی شەهیدانی تەفگەری ئازادی کوردستان پەروەردەکە بەوە دەستی پێکرد و پاشان عەلی بەلچی هاوسەرۆکی دیوانی ئەنجومەنی گەلی دیموکراتیکی کەمپی مەخموور ئاماژەی بەوە کرد کە ساڵەکە زیاتر لە ساڵەکە کە لە ژێر چەتری ئەنجومەنی گەلی کەمپەکەدا خولی پەروەردە ڕێک دەخرێت وتی لەو خولانەدا وانەفکریەکان دەدرێت و نزیکەی مانگێکیش بەردەوام دەبوون. دوای بڵاوبوونەوەی مانیفێستۆی کۆمەڵگەی دیموکراتیک با پێویست بیندرا کە هەموو ناوەندەکانی کەمپەکە پەروەردە وەربگرن لەسەر مانیفێستۆکە. دوای پێشکەشکردنی وتەکە خولەکە با خوێندنەوەی مانیفێستۆکە پێشکەشکرا.
با پێشەنگایری تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ لەسەر گۆڕی بە کۆمەڵ لا گوندی قینێ کاتەکەوێتە باشووری چیای شنگال و لە کاتی کۆمەڵکوژیەکەی سێ ئابی 2014 کۆمەڵکوژیەکی تێدا ئەنجامدرا یادی قوربانیان کرایەوە. لەوێدا ڕیهان حەسەن هاوسەرۆکی ئەنجومەنی داری خۆبەڕێوەبەری شنگال سەرنجی بۆ بەرخۆدانی پێکاتەی ئیزەدی لە مێژوودا ڕاکێشاوتی ئەوانەی لا کاتی کۆمەڵکوژیەکەدا خوێنی ئیزەدیان ڕشتووە لێپرسینەوەیان لێ دەکەین. کۆمەڵگەی ئیزەدی ملکەچی کۆمەڵکوژی 73 نەبووە و ملکەچی کۆمەڵکوژی 74ش نابێت و لێپرسینەوە دەکەین. هەروەها بانگەواز وتیشی بانگەواز لە هەموو ئیزەدیەکان دەکەم و دەڵێم دەبێ خۆبەڕێوەبەری خۆمان لە شنگالدا ببەزرێنین و بە ناسنامەی ئازادمانەوە لە شنگالدا بژین. حەمید مورادی بەڕێوەبەری گشتی ڕێکخراوەی نۆژینی شنەی کوردستان لە کاتی ئاگرکەوتنەوەیەکی بەرفراوان لە بەرزاییەکانی چیای ئاوێر لاسنە تووشی سووتانی سەخت بوو کە گیانی لە دەستدا. ئەو ژینگە پارێزە لەگەڵ هێزە مەدەنی و ژینگە پارێزی و جەماوریەکانی دیکە دوێنێ لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرێکی گەورە لە ناوچەکەدا تووشی سووتانی سەخت بوو. لە کاتی ئاگرکەوتنە گەورە کەدا لاینی کەم 6 چالاکی مەدەنی و ژینگە پارێز تووشی سووتانی سەخت بوون کە دوو کەسیان بەناوەکانی حەمید مورادی و چیاکۆ یوسف نەژاد بە سەختی سوتاون و گواستراونەتەوە بۆ بەشی چاودێڕی چڕی نەخۆشخانە. جیاماژەیە ئاگرەکە پاشنیوەڕۆی دوێنێ پێنجشەممە لە ناوچەکانی پشت پارکی منداڵان لاسنە دەستی پێکرد و بە خێرایی بۆ ناوچەکانی دەوروبەری زاگرۆس و شارۆچکەی حەسەناوا بڵاو بووتەوە و سەرەڕای تەشەنەستەندنی خێرای ئاگرەکە ئۆپراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنی بە تەواوی لەلایەن هێزەکانی گەل و چالاکانی ژینگە پارێزیەوە ئەنجام دەدرێت. ئاژانسی ڕۆیتەرز لازاری کازم غەریبابادی جێگری وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بە مەرجی ئێران بۆ دەستپێکردنەوەی دانوستانن لەگەڵ ئەمریکا تایبەت بە دۆسیە ئەتۆم ڕایگەیان ئەگەری هەیە دانوستانەکان دەست پێ بکەنەوە بە مەرجێک مافەکانی تاران بە پێی پەیمانی نێودەوڵەتی بپارێزرێت. واشنگتۆنیش متمانە لاگەڵ تاران دروست بکات و هەروەها دڵنیاش بن کە لەوەی کە دانوستانەکان نابێتە هۆی دووبارەکردنەوەی هێرشی سەربازی دژی ئێران. بڕیارە سبەینێ شاندێکی ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ سێ وڵاتی ئەوروپی کۆ ببێتەوە تاوتوێی پرسە ئەتۆمی تاران بکەن. هەروە پێشتر ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕێگەیاند بوو ئێران هیچ بەرنامەیەکی بۆ دانوستاندن لەگەڵ ئەمریکا لە ئێستادا نییە و دیپلۆماسی دەرفەتێکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانمان و ئەگەر بگەینە قەناعەت کە ئەمە کەرەستەیە بۆ گەیشتن بە مافەکانمان درێغی ناکەین لە کەڵک وەرگرتن لێ. ئێمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ئاماژەی بۆ کرد کە لە مانگی ئەیلولی ئەمساڵ وڵاتەکەی بە فەرمی دانبات دەوڵەتی فەلەستین دەنێت. ئەمەش ناڕەزایەتی توندی ئیسرائیلی لێکەوتەوە. وەزیری بەرگری ئیسرائیل دەڵێت ئەم هەنگاوە شەرمەزاری و خۆڕەتدەستکردنە با تێرۆر. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل سەبارەت بە هەوڵەکانی ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ دانان بە دەوڵەتی فەلەستین ڕایگەاندووە نیازی ماکرۆن بۆ دان پێدانانی دەوڵەتی فەلەستینی شەرمەزاری و خۆڕەتدەستکردنە با تێرۆر و پاداشکردن و هەندانی بکوژان و دەستڕێژکارانی بزوتنەوەی حەماسە کە ترسناکترین کۆمەڵکوژیان لا دژی گەلی جوولەکە ئەنجامداوە لە دوای هۆلۆکاستەوە. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.